27 ساڵ بەسەر ڕاپەڕین و ئازادکردنی شار و شارۆچکەکانی باشووری کوردستان تێدەپەڕێت کە دوا وێزگەی ئەو ڕاپەڕینەی گەلی کورد کەرکووک بوو. بەو بۆنەیەوە حزبە کوردستانەکان لەسەر قەڵای کەرکووک یادی ڕاپەڕینی شارەکە و نۆرۆزیان کردەوە. لە بەیان نامەیەکدا حزبە کوردستانەکانی کەرکووک دەڵێن 27 ساڵ بەر لە ئێستا هێزەکانی پێشمەرگە و بەرەی کوردستانی بە پاڵپشتی شانە چەکدارەکانی ناوشار ژی لە مۆی ڕقی پەنگ خواردووی کۆمەڵانی خەڵکی کوردستان گڕی بەردایە دەوارە شڕەکەی شۆڤێنیزمی گۆڕ بە گۆڕ. 27 ساڵ بەر لە ئەمڕۆ ژی لە مۆی ڕقی پەنگ خواردووی کۆمەڵانی خەڵکی کوردستان گڕی بەردایە دەوارە شڕەکەی شۆڤێنیزمی گۆڕ بە گۆڕ. لای خۆیانەوە هاوڵاتیانی کەرکووک دەڵێن جیاوازی لە نێوان نەورۆزی ئەم ساڵ و ساڵانی ڕابردوو ئەوەیە کورد بەهۆی سیاسەتی هەڵە و ئەنجامدانی ڕفراندۆم و 16 ئۆکتۆبەرەوە دەسەڵاتەکانی لە ناوچەدا بەڕێنەراوەکان لەدەستدا و هەنگاوێکی گەورە گەڕایە دواوە. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت سیاسیەکان خەڵکی کەرکووکیان بەجێهێشت بەڵام هاوڵاتیانی کەرکووک توانیان خۆڕاگرانە لە شارەکەیاندا بمێننەوە. سەر قەڵای کەرکووکین ئاگری نەورۆز بە سەرجەم لایەنەکان هەڵکرا و ئەم یادە زۆر جیاوازتر بوو لەگەڵ یادەکانی تر چونکە لە ساڵانی ڕابردوودا کورد زیاتر ئازاد بوو زیاتر لایەنە سیاسیەکان باڵی حکومڕانی ناوچەکانیان نەکرد لەم ناوچە پێشمەرگەکان لەو دووی کەرکووک بوون لە دوا سنووری هەرێمی کوردستان بوون بۆیە بگرە جیاوازی سۆرە ئەمڕۆ هێزی پێشمەرگە لە دوای کەرکووکە لە پشتی کەرکووتە بەڵام هەرچەندە کورد ئەوەی هەیە هەرگیز ناکەوێ و ئەمڕۆ من زیاترەوە خۆشحاڵەکە کە سەرجەم نەتەوەکان و سەرجەم پێکاتەکانی کورد لە قەڵای کەرکووک ئاگری نەورۆزیان هەڵکرد. جیاوازی بەڵێ بەتاکی جیاوازی بەڵام لە چاون ڕۆژێکە شار زۆر ئارام بووە وەزع خۆشترا بەڵام لە هەموو شارێکدا ئەگەرجێشی ئەگەر وڵاتی ڕودلەکان سنامەتیە توشتە بێ هاوڵاتیان داهەمەتیان زۆر بینیوە ئیشەڵا لەمە دووە ڕۆژ بە ڕۆژ ئومێدمان بەرزە گەشتبینین بە خۆشببوونی شاری کەرکووک نەک کورد بەڵکو عارەب و تورکمان و هەمووی سوود لە کەرکووک ئەبینن چەند هەڵەیە کراوەش ئەوەش چەند هەڵەیە کرا بەسای چەند بەرپرسێکمانەوە لە کەرکووک و هیوادارین کەرکووک ئەبێتەوە کەرکووکەی جاران کەرکووکەکەی 5 ئۆکتۆبەر. جیاوازیەکە زۆرە ئەگەرچی قیادی سیاسی کورد کەرکووکەکانی جێهێشت بەڵام ئەوە خەڵکە ئەوە جەماوەرە کەرکووکیان جێ نەهێشت و بەردەوامن لە کوردایەتی خۆیان لە خەباتی مەدەنی خۆیان بە دڵنیاییەوە ئەمە وێزگەیەکی باشە ئەمە سەرەتایەکی باشە بۆ ئەوەی کە کەرکووکیەکان بە دڵنیاییەوە لە داهاتوو ئەتوانن تۆڵە لە سیاسیەکانی خۆیان بکەنەوە لە ئەو سیاسیانە بکەنەوە کە کەرکووکیان بەم بارودۆخە گەیان. ساڵێک بەر لە ئێستا کورد بە زۆرینەی دەنگ لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕیاریدا هەڵای کوردستان لە دام و دەستگاکانی دەوڵات هەڵ بکات بەڵام بەهۆی ڕفراندۆم و هاتنی سوپای عێراق بۆ ئەو ناوچەیە ئێستا و لە نەورۆزی ئەم ساڵدا لە قەڵای کەرکووک جگە لە دوو ئاڵای عێراقی هیچ ئاڵایەکی تری لەسەر نییە. ئەمەش لە کاتێکدایە ساڵی ڕابردوو لە پەنای ئاڵای عێراقدا ئاڵایەکی گەورەی کوردستانیش هەڵدرا بوو. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.